بایکۆت چەکێکی ئاشتیانەیە بۆ دەربڕینی ناڕزایی دژ بە سیستم یان وڵات یان نرخ. ئەمە وتەی ڕاگری کۆلێژی زانستە ڕامێرەکانی زانکۆی سلێمانیە. ئەو دەڵێت بایکۆتی کاڵای تورکی کە لە ئێستادا هەیە هەم سوودی هەیە و هەم زیان، بەڵام سوودە سیاسەکەی چەندین بەرامبەر لە زیانە مادیەکەی زیاترە. ئێمە زانین ئەمە ئەمرازێکی ئاشتیانەیە. کورد لە ڕاستیە پێش هەموو شتێک سیاست باشترین شت لە سیاسەتاوەیە پەنا بۆ ئەمرازە ئاشتیانەکان ببرێت نەک بە ئەمرازە توند و توژیەکان. بەڵام دیاریشە مەسەلەی بایکۆت و ئەمرازی بایکۆت بە تاکید زەرەری ئابووری لێ ئەکەوێتەوە، زەرەر ئابوووریەکەش بە دەرەجەی یەکەم بۆ دەوڵەتی تورکیایە. ئەمە حقیقەتێکە. ڕەنگە هەندێک لە دەوڵەمەندان و هەندێک لە سەرمایەدارانی هەرێمی کوردستانیش زەرێنان بەرکێ لەبەر ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان سوودمەند بن لەو بازرگانی کە بە کاڵای تورکیەوە ئەکرێ و ڕەنگە بازاری کوردیش لە ڕاستیە بە گشتی هەندێک لە زەرەری بەرکەوێ. مە حقیقەتە، بەڵام دوجار سوودی بایکۆت لە ڕووی سیاسیەوانێ ڕەنگە زیاتر بێ لە زەرەرە ئابووریەکەی. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەگەر بمانەوێت بایکۆتەکەمان کاریگەر بێت، نابێت تەنها لە ئەسنووری کاڵا و خواردن و شتومەکدا بێت، بەڵکو دەبێت چوارچێوەیەکی فراوانتری پێ بدەین و کللتور و میوزیک و دراماکانیش بگرێتەوە کە زۆرینەی ڕەهایان لەگەڵ دابوونەریتی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواری یەک ناگرنەوە. ڕاستیە من پێم وایە بایکۆت ینی ئێمە بۆ بایکۆتمان کردەوە کەوا زیان لە ئابووری تورکیا بین، بەڵام من پێم وایە بایکۆت سەرەتا سوودی هەیە بۆ ئابووری خۆمان لەبەر ئەوەی کەوا بایکۆتکردنی ئابووری تورکیا ڕێگە خۆشکەرە بۆچی بۆ هێنانی بەرهەمی ناوخۆی. حتمما چۆن بوارە مادیەکە کاریگەری هەیە بەسەر خەڵکەوە، بە هەمان شێوە بوارە معنەویەکانش کاریگەری هەیە. بۆ بایکۆتکردنی کەلتوری تورکی ئەوەی کەوا مەسەڵەن لە درامەکانە بڵاوەکرێتەوە. ئەو فیلمە تورکیانە کە زۆریان فیلمی ما بڵێن دوورن لە ڕەوشت و بە هاودابوونەریت بە تایبەتی کوردەواری، ینی درکۆتنەوە لەو بابەتانە کاریگەریکی ڕاستەوخۆیە بەسەر بە هەمان شێوە سەردابوونەریتی کوردەوە. ینی چۆن بابەتە مادیەکە کاریگەری بە هەمان شێوەش کاریگەری هەیە. بۆیە ینی من پێم وایە پێویستە سەر هەموو ئاستەکان ینی ئەو بایکۆتە بکرێت، نەک تەنها لەسەر بواری کەلوپەلوشتمەک و خواردن و جر و بەرگ و ئەو بابەتان. ماوەی چەند ڕۆژێکە وەک ناڕزایەتیەک دژ بە ئۆپەراسیۆنی سەربازی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە هەرێمی کوردستان هەڵمەتی بایکۆتی کاڵای تورکی دەستی پێکردووە. ڕێبەرانی ئەو هەڵمەتەش باس لەوە دەکەن کە پرۆژەکەیان سەری گرتووە و زیان بەر ئابووری تورکیا کەوتووە. لەلایەکی دیکەشەوە هەڵمەتی بایکۆتی کاڵای تورکی بەڕخنەی بەشێک لە هاوڵاتیان کەوتووە و دەڵێن کاتێک بایکۆتی کاڵای وڵاتێک دەبێ ڕابگەیەندرێت کە بەرهەمی ناوخۆ بەشی پێویستەکان بکات. هاوکات دەوترێت زۆرینەی ئەو بایکۆتانی کە لە مێژوودا کراون و بەرهەمیان هەبووە لەلایەن سەرکردایەتی سیاسیەوە کراون و گەل پشتیوانی لێکردووە. بەڵام ئەم بایکۆتی ئێستا هەیە گەلی باشووری کوردستان دەیکات و حکومەتیش پشتیوانی ناکات. ئەمەش بە خاڵی لاوازی هەڵمەتی بایکۆتەکە دادەنرێت. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.